براوەکان و دۆڕاوەکانی شەڕی چل ڕۆژە وتەیەک سەبارەت بە ئاگربەستی دوو هەفتەی لە چلەمین ڕۆژی شەڕی وێرانکەری ئەمریکا و ئیسرائیل لەگەڵ کۆماری ئیسلامیدا سەرنجام هەردوولا لەسەر ئاگربەستێکی دوو هەفتەیی ڕێککەوتن. بەپێی راپۆرتەکان ئەم ئاگربەستە کاتیە دوای هەڕەشە کەمیوێنەکانی دۆناڵد ترامپ بۆ فراوانکردنی هێرشەکان بە ئامانجگرتنی ژێرخانە مەدەنیەکانی ئێران هاتە ئاراوە. هەروەها لە ئەنجامی نێوەنگیری پاکستان و قبوڵکردنی کردنەوەی کاتی گەروی هورموز لەلایەن ئێرانەوە پێکاتووە. بەڵام لە پشت ئەم هاتوچۆ دیپلۆماسی و سەربازیانەوە ڕاستیەکی تاڵ هێشتا وەک خۆی ماوەتەوە. ئەویش ئەوەیەکە لەم شەڕەدا حکوومەتەکان هەریەکەیان شتێکیان بۆ پێشکەشکردن بەڕای گشتی خۆیان پێیە، بەڵام خەڵکی ئێران دۆڕاوی سەرەکی. ئەمریکا دەتوانێت ئەم ئاگربەستە وەک نیشانەیەک لە نواندنی هێزی خۆی ناوزەت بکات. دەتوانێت بڵێت بە هەڕەشە گوشار و نیشاندانی ئیرادەی سەربازی کۆماری ئیسلامی ئێرانی ناچار کردووە سەبارەت بە گەروی هورموز پاشەکشە بکات و مل بدات بە دانوستانی نوێ. ئیسرائیلیش دەتوانێت ئیدعای ئەوە بکات کە جارێکی دیکە توانیوێتی یەکێک لە دوژمنە سەرەکیەکانی ناوچەکەی بخاتە ژێرگورزی خۆی و لۆژیکی سەربازیگەری و ئامرازێک بۆ چارەسەری کێشەکان بچەسپێنێت. کۆماری ئیسلامیش لەلایەکی دیکەوە ئەم ئاگربەستە وەک بەڵگەی مانەوە و ڕاوەستان بانگەشە دەکات. ئەوەی کە لەژێر گوشاری ئەمریکا و ئیسرائیلدا هەرەسی نەهێناوە و توانیوێتی لایەنی بەرامبەر ناچار بکات کە بوونی سیاسی ئەو قبول بکەن. بەڵام ئەگەر هەرسێ ئەم لایەنانە شتێکیان هەیە بۆ نمایشکردن، خەڵکی ئێران چیان هەیە؟ دەستکەوتی ئەوان لەم چل ڕۆژە شەڕەدا چییە؟ ئایا ئاسایشی زیاتریان دەستکەوتووە؟ ئایا ئازادی زیاتریان بەدەستێناوە؟ ئایا داهاتوویەکی ڕوونتر لە دەمیاندایە؟ وەڵامەکە ڕوونە، نەخێر. ئەوەی بۆ خەڵکی ئێران ماوەتەوە بریتیە لە وێرانی، هەژاری، دڵەڕاوچێ و ئەو هەموو گیانەی کە لەدەست چوون. حکوومەتەکان دەتوانن بەوشەی بریقەدار قسە لە سەرکەوتنی خۆیان بکەن، بەڵام ئەوەی دەبێتە نسیبی خەڵک مەرگ و هەژاری و پەککەوتنی ژیانی ڕۆژانەیە. لەم شەڕەشدا هەروە بوو. هەڕەشەی ئەمریکا بۆ هێرشکردنە سەر پردەکان، وێستگەکانی کارەبا و ژێرخانە مەدەنیەکان تەنها هەڕەشەیەکی سەربازی نەبوو. ئەمە هەڕەشەیەکی ئاشکرا بوو بۆ سەر ژیانی ڕۆژانەی ملیۆنان مرۆڤ. تەنانەت ئەگەر ئەم هێرشانە ئێستا وەستابن، خودی دەستنیشانکردنی ئەم ئامانجانە نیشانی داکە لە لۆژیکی هێزە شەرخوازەکاندا خەڵکی ئاسایی هیچی تر نین جگە لە ئامرازێکی وشار. لەلایەکی دیکەوە کۆماری ئیسلامیش ناتوانێت خۆی لە بەرپرسیارەتی ئەم کارەساتە بدزێتەوە. حکوومەتێکی کە ساڵانێکە ئێرانی بەرەو قەیرانی هەمیشەیی سەرکێشی ناوچەیی و دابڕانی نێودەوڵەتی و ئەمنیەتیکردنی کۆمەڵگە بردووە، ناتوانێت ئەمڕۆ خۆی تەنها وەک قوربانی دەستدرێژی دەرەکی بناسێنێت. هەروەک چۆن موشک و بۆمبی ئەمریکا و ئیسرائیل ئازادی بۆ خەڵکی ئێران بە دیاری ناهێنێت، مانەوەی کۆماری ئیسلامیش بۆ ئەوان ئازادی و خۆشگوزەرانی و ئاسایش دابین ناکات. خەڵکی ئێران لە نێوان دوو هێزی وێرانکەردا گرفتار بوون، لەلایەک ماشێنی شەڕی ئەمریکا و ئیسرائیل و لەلایەکی دیکەوە حکوومەتێکی کە مانەوەی خۆی لە پێش بەرژەوەندەکانی کۆمەڵگەدا دەبینێت. ئاگربەست ئەگەرچی ئێستا لە توندی کارەساتە دەستبەجێکە کەم دەکاتەوە، بەڵام بەواتای کۆتایی ڕەنج و ئازارەکانی خەڵک نییە. بۆ خەڵکی ئێران شەڕی ڕاستەقینە لە سبەینەی دوای ئاگربەستەوە بە شێوەیەکی دیکە بەردەوام دەبێت. لە گرانبوونی زیاتر، لە بێکاری، لە گوشار بۆ سەر خزمەتگوزاریە گشتیەکان، کەمی سەرچاوەکان و لە ژێرخانەکاندا کە لە ئاکامی شەڕدا زیانیان بەرکەوتووە و بە دروشم نۆژن ناکرێنەوە. ئەو ئابووریە پەککەوتووەی کە لەژێر گەمارۆ، گەندەڵی و بێتواناییدا هەناسەی لێبراوە بە ئاگربەست ناژیێتەوە. ئەو بنەماڵەی پێش شەڕیش لەژێر باری هەڵاوساندا پشتی چەمابووەوە، دوای شەڕ هەژارتر و زەرمەندتر دەبێت. لەم نێوەندەدا نابێت لە مەترسیەکی گرنگی دیکە غافڵ بین، ئەویش بریتیە لە کەڵک وەرگرتنی ناوخۆیی لە دۆخی شەڕ لەلایەن کۆماری ئیسلامیەوە بۆ تونکردنەوەی سەرکۆت. ئەزموون نیشانی داوەکە حکوومەتە دیکتاتۆرەکان قەیرانی دەرەکی وەک دەرفەتێک بۆ داخستنی کەشی سیاسی، دامرکاندنەوەی ناڕەزایەتیەکان و
ئەمنیەتیکردنی زیاتری کۆمەڵگا بەکاردەهێنن. لەم ڕووەوە تەنانەت ئەگەر بۆردومانەکانیش بوەستن، ئەم ئەگەرە تەواو جددیە کە گوشار بۆ سەر کۆمەڵگەی مەدەنی، چالاکانی سیاسی، میدیاکان و شارۆمەندانی ناڕازی زیاتر دەبێت. بە واتایشی دیکە خەڵکی ئێران ڕەنگە هاوکات هەم تێچووی شەڕ و هەم تێچووی سنووردارکردنی هەرچی زیاتر لە ناوخۆدا بدەن. ئەم شەڕە تەنها بەزیانی خەڵکی ئێران نەبووە، ناوچەکەش جارێکی دیکە سەلماندی کە شەڕ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هیچ کات بە سنوورداری و کۆنتڕۆڵکراوی نامێنێتەوە. هەڕەشەی داخستنی گەروی هورموز، نائارامی لە ڕێڕەوە سەرەکیەکانی وزە، گواستنەوەی شەڕ بۆ وڵاتانی دیکە و فەزای گەشتگیری ناسەقامگیری، هەمووی ئەمانە نیشانی دەدەن کە خەڵکی ناوچەکەش لەم ئاگرە جگە لە وێرانکاری و دڵڕاوچێ هیچیان دەست ناکەوێت. بۆ ئێمە و ئەو خەڵکەی کە خوازیاری کۆتایی دەستبەجێ و بێشەرت و مەرجی شەڕ بوون، خودی ئەم ئاگربەستە کاتیەش دەتوانێت دەستکەوتێک بێت. بەڵام لە دۆخێکدا کە بێمتمانەی قوڵ دروست بووە، هەڕەشەکان کۆتاییان نەهاتووە و هیچ گەرەنتیەکی ئەوتۆ نییە بۆ ڕێگریکردن لە دەستپێکردنەوەی خولێکی نوێی شەڕ، ئەوەی ئەمڕۆ زەرورە بریتیە لە بەرگریکردن لە خەڵک لە بەرامبەر هەردوو لۆژیکی وێرانکەری شەڕخوازی ئەمریکا و ئیسرائیل و دیکتاتۆری و قەیران خوڵقێنی کۆماری ئیسلامی. واقعیەت ئەوەیە کە هیچ کام لەلایەنە ناکۆکەکان نوێنەری بەرژەوەندیەکی خەڵک نین. ئەمریکا هێزی خۆی دەوێت و ئیسرائیل داگیرکاری و پەرەپێدانی خۆی بە ناوی ئاسایش لە ڕێگەی لۆژیکی سەربازیەوە پێناسە دەکات و کۆماری ئیسلامیش لە هەوڵی مانەوەی خۆیدایە. بەڵام خەڵکی ئێران ژیان، نان، ئازادی، ئاسایش و کەرامەت و ژیانێکی سەربەرزانەیان دەوێت. بێگومان ئەم جەماوەرە تێکۆشەرەی کە بە خەباتی خۆیان ئەم ڕەژیمەیان چەندین جارگەیاندۆتە لێواری ڕووخان و لە ناوچوون، سەرنجام هەموو ئەو شتانەی کە شایستەین بەهێزی وشیاری، یەکگرتووی و خەبات و تێکۆشانی خۆیان بەدەستی دێنن.